ساڵە عەبدوڵڵا مەحموودە ناسراوم بە وەستە ساڵی ئاکۆی لەبەر ئەوەش پێم ئەرێنەوە ساڵی ئاکۆی لە سەرەتای ئەفتاکانەوە ئیشی ئەلکترۆنی وەکو تەزیل و رادیۆ و ئەو شتانم ئیشم کردی جا لەبەرەوە ئەو نازناوم پێبەخشێت تا ئێستاکە بەرێ ئەو ژوورش کە نام لێنە ژووری دیوەخانەی پاشای گەورە لەبەر خۆشویستنی پاشای گەورە ئەو شتە کەلوپەلانم تێدا کۆ کردیتەوە هەوشی ئاماژەم پێکردێ لە پێشان لە فۆتان ڕزگار ببی بمێنین لە جێشی ئێوە بپارێزین لۆنەوەکانی ئێستا و داهاتوشمان پێی ئاشنا بن بەو شتە کە لە پور و ڕستنە کوردەواریانە بەرێ ئەو ژوورێک کە دروستم کرد هیوایەتیتم لە تەمەنی منداریەوە هەتاکو ئێستاکەش هیوایەتیتم ئەو شتە کە لە پورانە لە سەردەمی ئافتایەکانیش بگرە ناوەڕاستیان بگرە تەقریبن هەندێک ئەشیا ئەو کاتیشم هەرمایە لە هەشتایەکانیشەوە بگرە بەسەر و هەتاکو ئێستا بە پێی توانای خۆم هەرچی پێم کرابی لە دەستم هاتبیتی ئەو شتە کە لە پور و ڕستانانم کۆ کردینەوە مێژوو ئێوەی بەر لە 2000 سال زیاتر لە 2000 سال ئەگەڕێتەوە ئەوە ڕمعی پێگوترە ئەسپ و سوارەکان پاڕەوانەکان لەسەر ئەسپی هەم دیفاعیان پێ لە خۆ کردی بەو شێوەی لێشاندایە هەم هەجومیان پێکردیە هەلمەتیان پێبردە سەر دوژمنی برین ئەوە لە ئەوی بەکار هاتی بە زۆری ئەوەشیان چەکی بڕنوۆیە ئەوەش زۆر کۆنە لە هەموو شۆڕەشەکی کوردی بەکار هاتیە سیلاعکی زۆر باش بووە ئەوەشان بە هەمان شێوە چەکی ئینگلیسی پێە گوترێ زۆر قەدیمە مێژوە کەشی ئەگەڕێتەوە 1936 زۆرم پێ جوانە لام زۆر خۆشەویستیشە مۆری قسابخانی ڕوانزیە بە عەرەبی نووسرا مەزەر ئستێلاک ڕاوەندس بیدایەتی قسابخانی ڕوانزیە کە دروست کرا ئەوەی لۆدانرێە ئەوەشیان بە هەمان شێوە زۆر کۆنە مێژوەکەی ئەگەڕێتەوە سەردەمی پاشای ئەوەشان هەمووی رادیۆی کۆنن لە هەمووشیان کۆنتر وەکو تەزیل ئەویانە ئەو بابەتەیە زۆر کۆنە ئەوەی سەرەتا ئەفتایەکان پەیداکران ئەوانە هاتنە کوردستان و ئەو منتقەی دەڤەریمە ئەوانش وەکو کامێرەی فۆتۆ قەدیمیترین کامێرە ئەو کامێرەیە بۆکس ڕەشوسبی هەشت ڕسمی ئیشەکەات ئەویان پۆلۆڕایدە ئەوەشیان لە هەشتایەکان هات پەیدا بوو خەڵک ئەیکڕین فەوڕیە ڕاست ڕسمی ئەگریت و فرێدات ئیشێ کرد هەشت ڕسمی ئەخوارد ئەوەش ئەوە زیاتر لە 200 ساری هەیە ئەوە ئەوەیان فانۆسی پێگوترێ فانۆسەکەش بەرام وەکو ئەو فانۆسی احتیادی خۆمان نا بە شێوازشی دیکەیە ئەو سەردەمی جەیشەکان مەسەد حکوومەت بەکارهینایە وەکو لە جیاتی پەیوەندیکردنی تەلەفۆنات و خەتی تەلەفۆنی پەیوەندی پێکۆکردن نەبووە ئەوە بەکارهاتیە سێ زۆر بابەتی هەیە بەو شێوەی ئیشان پێکردیە وەکو هێمایەک ڕەبیە لۆ ڕەبیە خەتەریات بەو شێوەی سۆر بەو شێوەش نۆرمال بووە ئەوەیان مستەجەلی بەکرەی پێگوترا بەکرا بەو شێوازەیە 7 میلیم بەکرە شریتی 7 میلیمی پێگوترێ ئەوەش زۆر کۆنا لە سەرەتای
پەنجایەکان بگرە پێشتریش لە دواتریش تاکو ئێستاش بەردەوامە هەیە تەنزیلێکی زۆر نازیع بێ زۆر باش بووی هەم بە پاتریان ئیشکردیە هەبوویە بە کارە باشی ئیشکردی بە پاتریش ئیشکردیە. هەم بە پاتری ئیشکردیە هەم بە کارەبا ئیشکردێ پاتریێکیشی بە 12 ڤۆڵتی ئیشکردیە ئیزافە هەم بە ئانتێنیشی ئیشکردی ئانتێنی خۆی گچکە ڕات ئەچێشا ئەگەر شەبەک نزیک باە ئیشێ کرد ڕەش و سپی ئەوەش بیدایەتی کە دەرچینە لە ڕەش و سپی ڕادست پێ کردیە ئەوان ملەوەنە ئەوە زۆر کۆن نیە ئەویان زۆر کۆنە تەلەڤیزۆن ئی هەشتایەکانە سەرەتا هەشتایەکان دەچوو ئەوەشیان باولەیە باولەی کوردەواری خۆن لە کاتی هاوسەرگیری کڕوکچێک ئەوان کڕیە ئەشای کرۆسەکان لە ناودانایە بەخۆیان زە وەکو زێڕ و پارە و جلک و شتیوانەبی هەرچی هەیەیان بوویە لە ناویاندانا قفرشان لێدا زێ قفرەشیە بینە سەر ئێرانش ئەوەشیان کەنتۆری کوردەواری پێگوتێ سندۆق بە کوردێکی سندۆقی کوردەواری هەموو مالک زۆربەی هەر زۆری مارەکان هەیەیان بوویە هەم جلک و ئەشای خۆیان لە ناودانایە و لەسەرەوەش ئیسفادیان لەوەی کردە نوێنە لەسەردانەوەکو لێفە و جۆشک و باریف و ئەو جۆرەشتانە لەسەریاندانا هەم ماریشی پێڕازایتەوە لێفەکانیشان ڕەنگاوڕەنگ کردینە ئەو عادەتەن دیارە ئەو بەو شێوازی هەر ئێکی زۆرە ڕەنگە گوویە لۆ ڕازانەوەی ئەو ژووری کرێ دانیشتینە.